ئەم بڵێن دۆخ و شتە نالەبارە ئەگەر ئیسەوە ڕوو بەرۆکی کوردستانی گرتوتەوە جا فەرق ناکە چ باشوور بێ چ هەر نەتەوەیەکی کورد بێ شتێکی قیزەونە شتێکی ناخۆشە شتێکی دڵتەرزێنە بە تایبەتی لەسەر ژنان من ئەو کارە بدەیت لایەنی خۆمەوە بە کارێکی قیزەون ێزانم بە کارێکی نەشیا بێزانم هەدەفی داگیرکردنی کوردستانە هەدەفی تورکیا هەموو چاویان بڕێتەوە کوردستان یعنی کوردستانی عێراقیش باشوور بە تایبەتی وڵاتێکی بڵێن پڕبایاخە وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام بەداخۆ چینی هەژاری زۆرە بە خەڵکەکە زۆر ڕناگەن جا هەموو ئەوانە کە چ ئێران چ تورکیا چ وڵاتە ئەو وڵاتە زلهێزانە چاوی تەماحیان بڕیوە هەر ئەیانەوێت کورد کە هەر نەمێنێ کورد بن بڕاو بێ بەڵام ئەمانی ژەتوان هەتا ڕادەیە ئیساڵێ بۆ نمونە ئێران دراوسێمانە لە حاڵەتێکیشە ئێران حەز ناکات کوردستانی باژوور نینۆکی بێسەری خۆی پێ بخورێنێ یعنی خۆ بە دڵسۆزی نییە بەڵام بەداخوان ئەڵێن برا ئیسلامیەکانمان بەڵام بەداخۆوان نییە خەڵک ئەبێ ڕۆشنبیر بێ خەڵک ئەبێ هەڵسێت بێ خەڵک ئەمە قبول نەکە ینی هەتا کەی ئاوا ئەو وڵاتانە بە تایبەتی ئێران بە تایبەتی تورکیا ئەو وڵاتانە کە هێرشەکەنە سەر کوردستانی عێراق سەر باشوور شتێکی نالەبارە شتێکی نەشیاوە داوا ئەەکەین ئیشەڵڵا کە حکوومەتی هەرێم بەخۆیان بێتەوە ئەم بارودۆخە قبول نەکە ئیتر نێخاتە برێەوە ئەوە دراوسێیە و ئەوە ئاسێوەمە لەگەڵ ئێران برا ئیسلامیەکانمان یا برا تورکەکانمان زۆر بەداخۆ هیچی دڵسۆزی کوردستانین هیچی دڵسۆزی کوردستانین و ئەوان ئەیانەوە کوردستان تەماحی کوردستانیان تۆ کە داگیریکەن زەرمەندە بۆ سەر ژنان بۆ هەموو نەتەوەکان نەتەوەی کورد بە تایبەتی والله نازام بلێم چی طبعا سەمە وڵاتێکی لە هەموو لایەکە پەلامارمانیان زەرمەندی سەرەکیش ئافرەتە زەحیین یعنی نازام وڵای ژیانمان نەماوە والله طبعا هەمویان دەستیان تایەتی بەتاکید يعني حکوومەتی عێراق و هەرێمش ئەگەر حکوومەتی حکوومەت بێت چۆنەتوان ئیسا من ئافرەتێکم لە ماڵی خۆمە چۆنە یاڵم دراوسەکەم هێرش بارتە سەرم وانە طبعا ئەمان ژەتوانن بەرگری بکەن هیچ بەرگریەک نابینین ئێمە هیچ وەڵی بڵێم چی نازان فرۆشراوین دیارە هەڵبەتە فرۆشراوین شتێکە فرۆشرا ناتوانین دیفاعی لەسەرکەی وەڵی دەرەنجامەکە وەزم هەر نەفەرۆکەوینە وڵاتێکەوە پەرتەوازابین پێویستە عێراق و هەرێم یەکتری بگرن پشتی یەکتری بگرن بەرپەچی ئەوانە بکەنەوە ئیتر کەسش ناتوانێت پەلامارمان بە پێویستە ئێمە یەکتری بگرین یەک پشت بین پشتی یەکتری بگرین بەرپەچی ئەمانە بکەینەوە قسەمان یەک بێ وڵاتانش ناتوان تەسیرمان تێ بکەن و وڵات ڕۆڵەی ئێمە ژاوە ناکوژرێ بە بەلاش ڕۆڵەی کورد بەردەوامە کوژرێ ئەوە بە بەردەوامی اینجا کورد هەر زەرر نەبووە لە هەموو لایەکەوە زەرمەندی بەردێ بکەوێتە خوارە لە ئاسمان یەخەی کوردەگرن وڵی سامان چیکۆ هیچ سامانێک نبینم سامانە بیننیەوە سامان بۆ ئێمە نییە طبعا بۆ دۆروبەرێکە لێمانەیە لێشمانە خۆن و لێشمانەیە ئەم دۆخەی ئێستا بە زۆری گلەیمان لە سەرکردە کوردەکانی خۆمانەیە بە تایبەتی پارتی چوو لەم کاتەیە لە ڕەمەزانەیە ئەو خەڵکە هەمووی بێمەعاش و داما و لێقەوما و چوو تورکیا هێنا منتیقە کوردیەکان تیارە یەکسەر وتم کە چووە ئەوێ هاتەوە تیارە یەدوە سەر و منتیقانە وەڵی خۆیانە ئیشیان هەرەوە نەبووە چەندها ساڵە هەرینی دەستی داگیرکردین مەستەرسیشە بۆ سەر ژنانیش لێ قەوماون کە هەمووی ڕایان کردە و لادیانم و لیان قەوماوە بە ڕەمەزانە و مێردیان تیا چێ مناڵیان تیا چێ خاک و ئاویان هەموو سووتە زەرریان لێ ئەەکەوێ ئەوش زەرەر هەمووی بۆ زیاتر ژنان باجەکەی ئەیەن وڵی تر ئەیان تۆقێن بە چەک و بەتۆقانن بەرپەرچی ئەو خەڵکەیەنەوە کە زیانەوەستێتەوە لەبەرەوەی خەڵکەکە ئەترسێ بۆیە بێداڭە ئەگینە خەڵکەمەی پڕالەیان بە زۆری لەو وەڵاوێ و خەڵکە و گەنجانی ئەمڕۆ بێدەنگ نەبێت ئیتر بێدەنگ نەبێت لە ئاستیە و ئەو زۆڵمەکە کرێ ئەبێ بێدەنگ نەبن بەڵێ بێ حکومەتی عێراق شەڵێستیە بێ بەڵێ بە خاکی خۆی و بەهینی بەشێکین لە عێراق بە حساب ئەبێ ئەڵێستی هەبێ زیاتر کوردەکانی خۆرانە بێ ئەڵێستیان نەبێ